لە ڕاستیدا دۆخی عێراقی پەیوەندی بەوەیە کە خەڵکی عێراق زۆر تووڕەیە لە نەبوونی خزمەت زواری و نەبوونی هەلی کار بە تایبەتی بۆ خۆشتانزان دانیشتوانی عێراقی بە خێرایی زیایی کردووە لە ماوەی ساڵی 2005 تاکو ئێستا نزیکەی یعنی زیاد لە 10 ملیۆن کەس زیایی کردووە لە عێراقا کە ئەمە ژمارەیەکی زۆر زۆرە. ئەم زیادکردنە تەئسیری گەورەی هەیە بۆی کە هەلی کار نییە و بێجگەلەوە حکومە نەیتوانیوە پێی زیادکردن و کرانەوەی وڵات بتوانێت خزمە گوزاری زیادکە، بنیەی تەحتی بێزکات و هەلی کار فراوانکە و فەلسەفەی ئابووری ئەم عێراقا فەلسەفەیەکی نادیار بوو بمانایە ئەوەی کە ڕتمێکی نەبووە لە بینی سۆشیالیستی و لیبرالیە بازاری ئازادە کەمێک سەردەشێوە بۆ ئەوەی کە توراسێکی سۆشیالیستیە بوو، ئێستاش نظامە تازەکەی نظامێکی لیبرالیە. بەرحاڵ دەرەنجامەکەی ئەوەیە کە خزمەت گوزاری نییە، هەلی کار نییە، گەندەڵێکی زۆر فراوان هەیە بە تایبەتی بەشبەشێنەی حزبی و حزبەکان هەریەکەیان بۆ خۆیان و عەقڵێتی حزبەکانیش کۆنسێرڤاتیزمی حزبە دەسەڵاتدارەکان کە زۆربەی زۆریان حزبی ئیسلامی تەقلیدین یاخۆت لە ڕاستیدا بەشێکی زۆر لەوانە خۆیان بە حزبی مقەدەس ئەزانن ئیتر بەهۆی گەڕانەوەیان بۆ مەرجەعێک یاخۆت ئێستا تەنانەت بۆ ملکە زۆربەی زۆریان حەشی شەعبیان دروست کردووە. ئەنێک پاشگیرێک بە حەشی شەعبیەوە پێ بڵێن حەش الشەعب المقەدەس بۆ مانایەی تەقدیسیکەن، ئیتر کەس نەتوانێت دەستکاریکە، کەس نەتوانێت ڕەخنەی لێ بگرێت. لە ڕاستیدا هەڵبژاردنەکان بە تایبەتی هەڵبژاردننی ئەخیریان پێوتین کە ئەم حزبانە جەماوەریان زۆر نییە، خەڵکی زۆری بێزارە لە هەموو سیستەمە سیاسیەکە و بە تایبەتیش لەم حزبانە بۆی مشارەکەی هەڵبژاردننی نەکرد. مشارەکردنی هەڵبژاردن لە سای 26 تێنەپەڕاند. لە سای 26 لەکوێ کەواتە تۆ لە سەدا 74 هەیە کە بەشداری نەکردووە. ئەم سا 74 جەماوەریشی تووڕەیە، جەماوەریشی بێزارە و نیگەرانە لە هەموو حزبەکان و لە کۆی سیستەمە سیاسیەکەی کە لە دوای 2005 هاتووتەکایەوە. بۆیە ئێستا ئەمانە دەرفەت نەبووە، یان پێشتریش هەوڵیان داوە خۆپیشاندان بکەن، بەڵام کە خۆپیشاندانیان کردووە توانراوە سەرکوت کرێ بە تایبەتی دۆخی عێراق بە شێوازێک بووە. لە ئاخر ئەم خۆپیشاندانە توانیوێتی درێژە بکێشێ. ئەگەر هۆکاری درێژە کێشانەکەی ئەگەرتە بۆ کۆمەڵە شت. یەکەمیان من ئەوە دەرناکەم لە معادلەکە کە دەستی دەرەچی دەستی ناوەکیش ینی پلانێکی داڕژرا و پێشوەخت هەبووە بۆ هاندان، بەڵام ئەمانای ئەوە نییە ئەم داڕژرانی پلانە ئەوان هەموو شتەکە بن. ئێران نییە، ئێرانەوەی ناوێ، ئێران دەیەوێت عێراق مستەقر بێ بۆ شەوەی کە بۆ ئاراستەیەبی باکە خۆی دەیەوێت. بۆ نمونە ئێران دەیەوێت نظامی سیاسی عێراقی وەکو نظامی سیاسی ئێرانی دەبێت، بۆ نمونە بێتە سیستەمی کۆماری بۆەوەی کە دەسەڵاتی ڕەمزی و دەسەڵاتی فعلیش بەدەستی شیعە خۆیەوە بێ. ئێستا دەسەڵاتی فعلیان بەسە بێت، دەسەڵاتی ڕەمزی سەرۆک کۆمارە کە باڵاترین دەسەڵاتە. دوو، لە سیستەمی کۆماریدا پێکاتەیەکی وەکو کورد دەوری زۆر پەراوێزە بێت، دەورەکەی زۆر پەراوێز خراوە بێ و ئەگەتوانن بەشداری پێ بکەن لە حکوومەتە خۆ بەشداری پێ نەکەن. بابەتێکی تر ئەوەی کە دەیەوێت تەمەن ئەممان لەبیر نەچێت زۆربەی هەرە زۆرینەی هەرە زۆری تعبیر لە خواستی خەڵکەکە، بەڵام چێ ئەم ئانوساتە ئەو ڕژێنە چێ لە ئەعلامە هانیەدا چێ لە ئەعلامە واکە کە ئەم خەڵکە نیگەرانە لە حزب و حکوومەت متمانە بخۆیان بکەن و بێنە سەرجادا. ئەمە ئەعلام هاندانی ڕێکخراوەکانی موجتەمەعی مەدەنی لە پشتی ئەمەوە هەن کە وایان کردووە کە خەڵک ئەو متمانەی هەبێ بێتە سەرجادا. من پێم وایە بە خۆمان زانی میحوەرەکان ئەوانەی کە لە دژی ئێرانن، هەر یەک لە ئەمریکا، لە سعودیە، لە ئیمارات، لە تەنانەت ئیسرائیلیش ئەمانە ڕۆڵیان هەیە لە بەرامبەر ئەوەدا، چونکە ئەمە شەڕی نفوزە. بەس ئەمان هەموو شتەکە نین، ئەومان لە تێکچێت زۆر جار بە بوانەی وجودی دەستی دەرەکی
ئیتر داواکاری خۆپیشاندەران پشتگوێ ئەخرێ و معاناتی هەموو معاناتەکە زەربی سەرفەکرێتەوە ئەمە غەڵەتە لەبەرەوەی ئەمە خواستی ڕاستەقینەی خەڵکی عێراقیە خەڵکیژەوە ئەزانێ و داوای ئەوەشەکە کە سەدر سواری شەپۆلی خۆپیشاندەران نەبێ و نەڕزایەتەکانیان نەدزێ دەرەنجامی هەوڵەکان و خەواتەکان نەدزێ و بێزگەلەوە ئەوانەوە ئەترسن بۆ منە هەموو سواربوونی شەپۆلێک بە دوجار دەرەنجامەکەی بە گۆڕینەوەی لە بەرامبەر چەند مەنسەب و پۆست و دەستکەوتێک ئەوان جەماوەرەکەش تووشی فەشەلکەن و دەستکەوتەکانیشیان بفرۆشنەوە بە حکومەت بەڵام ئەممانەیەوە نییە کە بوونی سەدر لەناو خۆپیشاندەراندا گرنگ نییە ئێستا ئەوەندەی کە من ئاگادارم لە پشتی پەردەوە ئەوەنەی حیزبە سیاسەکان بەتایبەتی هێزە شیعەکان کێشەیان سەدرەکە ئەو بەری لێگرتوون و لە پشتی خۆپیشاندەرانەوەیە و یان لانی کەمی وەکو مدافعێک دەردەکەوێ خۆی دەردەخە ئەوەندە کێشیان جەماوەرەکە نییە بەداخەوە ینی چونکە ینی فکری ئەم هێزە شیعە دەخدانە تەعامل لەگەڵ هێزاکەن و مادام جەماوەر هێزیشی نییە هێزی چەکداری لەوانەیە پەنابەر نەبەر حەلی ئەمنی بۆ سەرکوتکردن و کەپکردنەوەی خۆپیشاندانەکان بەڵام لەبەرەوەی سەدر بە جۆرە جۆرەکان هاوسۆزی و یان پشتیوانی خۆپیشانداوە بە ئاسانی من ناتوانن بۆیە خۆپیشاندەران ئەمەش دەزانن کە سەدر پشتی گەورەی هەیە لە گەندەڵی و دەیەوێت سواری شەپۆلی خۆپیشاندەران بێت لە هەمانگادا هەستەکەن کە بەهۆی سەدریشەوە ئەتوانن بەشێکی زیاتر بەرگەی ئەو هێزە حەشدی و هێزە نەبگرن هێزانی تر بگرن کە ئەنوێت ئیجراعاتی ئەمنیتون بەرامبەر بە خۆپیشاندەران لە ڕاستیدا لە عێراقدا سیستەمی ئیداری سەر لەبەری تووشی نەخۆشی گەندەڵی بۆ تەنیوێتەوە بەداخەوە هێزە سیاسەکان بە دەرەجەی یەک بەرپرسن بە تایبەتی پشتێنەی حزبی و پێکاتەیی ئاتەن لە سەدا هەفتای زیاتری مؤسسات لەلایەن شیعەوە بەڕێوە برێ ئەنجا کێشەکە لێرەدایە کاتێک کە گەندەڵی بوو بە کەلتور لە ینی لە بەڕێوەبردندا بە شێوازێک دەبێت کە مۆزەفێک ئەچیتە بەر دەرگاکەی چاوی لەوەیە چۆن کارێک بکات ئیجراعاتێک لێ خۆرسکات تا کوتو بەرامبەر بەوە ڕەشوەی بێت یا پارەی بێت یا واستە بکەیت ئەمە هەتا ئەچیتە بەڕێوەبەر هەتا ئەگاتە وەزیری بەم شێوەیە ئەڕوا ئیتر بە تایبەتی کاتێک کە لە کۆنتراکتەکانە گەندەڵی لە چی ئاکرێت بە زۆری لە نەفقاتی ئیستثماریە ئاکرێت لە خەرجی هەندێک لە خەرجی تریشە نەفقاتی ئیستثماری بۆ من مەشارێکە دەرەچێت لە ڕاواتیبە ناکرێت موچەیە هەرچەند موچەی بندیواریان زۆرە خەڵکی زۆریان ینی لە پێناویەوەدا کە ئینتیمایان بۆ ئەوان هەیە موچە ئەوەرەگرێ یاخود لە مەکتەبەکانیان نەیشەکە و موچە وەرەگرێ هەروەک لای گەندەڵەکانی لای خۆمان خەڵکی زۆر مشەخۆرە بەسەر حکوومەتەوە و ئیش بۆ حزب دەکات حزبەکان دەکەن یاخود بە هەمان شێوەیە لەوێش بە جۆرێکی تر بەشیشی زۆریشیان بەشی زۆریان ئیمتیازات وەردەگرن لە پای ئەوەی کە خزمەتیان هەبووە پێشتر خزمەتیان کردووە و لای خۆمانندێک ئەوانی بەناوی دەست کاریگەریان لە شۆڕش و بوونیان لە شۆڕشەکانی پێشودا ئیتر بەشیشی پشک و ئیمتیازاتیانی ئەم هەرێمی کوردستانیان بردو بە هەمان شێوە گەندەڵی هەیە بەڵام مایلی هاتووە محاسبە ناکرێت محاسبە هەیە تەمان خەڵکی زۆری دراوەتە دادگا بەڵام لەگەڵ ئەوەشدا بۆ من بەڕێوەبەرێک ئەچیتە لای یەکەمین شت کە بیری لێ ئەەکەیتەوە بزانیت ئەمە گەندەڵە یان نا سەربەت تارێکە بۆ زۆربەی هەرە زۆری بە سەفقات ڕازیەکرێ ئەمە کێشەکەیەتی تەنانە و گەیشتێتە ئاستێک کە پۆستەکان بە پارە ئەفرۆشێن پۆستەکانی پۆستە گشتەکان و پۆستی حکوومەکان عالی عەبدولمەهدی وەکو تاک نەخێر عالی عەبدولمەهدی وەکو تاک منمە پێم وایە ینی پێم وانە هیچ ئینسانێت لەم سیستەمە سیاسیە بێت بتوانێت سەر لەبەری بەپاشی دەرچێت بەڵام نسبیەن لە زۆربەی هەرە زۆریان پاکترە بەڵام نیزامەکە سیستەمە سیاسیەکە گەندەڵە بۆ نمونە عالی عەبدولمەهدی ناتوانێت هەرچی مدیرە عامە بیگۆڕێت ناتوانێت هەرچی وەکیل وەزیرە بیگۆڕێت ناتوانێت هەرچی وەزیرە بەڵی خۆی دای بنێ ئەوە زۆرێک لە مۆزەفەکانی خوارەوە
کە تۆ ئیجراعاتی بە قوت نەبێ کە تۆ دامودەستگای ڕقابی باشت نەبێ هەموو ئەمانە یەک پاکێز نەبن بێکە و بتوانین دەسەڵاتی تەواوی هەبێت چێ ئەو وەزیرەکان دیارریەکە چێ بەڕێوبەرەکان ینی تەقیمەکە بۆ عادل المهدی ئەمانە هەموو ڕۆڵیان هەیە لە گەندەڵەیە بۆیە عادل المهدی ناتوانێت بەتەنها سیستەمەکە چارەسەرکە عادل المهدی وەکو خۆی باشە من پێم وایە ئەگەر ئەوەی کە بۆ حەیدەر عیبادی لووە بۆ عادل المهدی بلوێ کاری باشتری بۆ کرێ حەیدەر عیبادی کاتی خۆی تەفیزی هەموو جەماوەری هەبوو تەفیزی سوڵتەی قەزایی و تەنانەت دەسەڵاتی تەشریعیشیاندایە تەفیزیاندایە و دەسەڵاتی تەنفیزیشیان بەسەوە بوو بەڵام نێتوانێت ئیسلاحات بکە عادل المهدی هەم بارودۆخی لە بارترە بەڵام ئەگەر ئەم تەفیزانەی کە بدرا بە حەیدەر عیبادی بدرێتە عادل عەبدولمەهدی من تەسەووڕ دەکەم ئەتوانێت هەنگاوی باشتر بنێ ئێستا مەترسی شیعەکان لەوەدا ئەگەرم حکوومەتە بڕوخێ لەوانەیە بێتە هۆی ئەوەی کە کۆی سیستەمە سیاسێکە و مواساتیان هەمووی بڕوخێ و مەترسیان لەوەدایە کە لە دوایەوە احتیمالی زۆر هەیە ئیتر دەسەڵاتی شیعە دەربچێ و یەکێک لە احتیمالە سەرچیەکانی تریش ئەوەیە کە ئەگەر بۆ نمونە دەسەڵات بکەوێتە دەستی عەسکەر نزیکە لەوەی کە وەکو سووریامان دەبێت چونکە بێتە شەڕی نێوان هێزە چەکدارە کانی سەر بە حەشت کە هەموو چەکدارن و حیزبی ئیسلامین لەگەڵ هێزە نیزامێکە ئەگەر لە باشترین حاڵەتدا ئێمە ناتوانین لە لوبنان باشتر بین لە لوبنان بۆ منە هێزێکی ئیسلامی وەکو حیزبوڵڵا هەیە بە قیادەی حەسەن نەسروڵڵا هێزێکی جیاوازە لە هێزی نیزامی هێزی جێشی لوبنانی و بەڵام نفوزی تەواوی هەیە لە لوبنانە ئەو تا ئێستا لە لوبنان چێشەیە کەواتە ئێمە ئەگەر ئەمە بە شێوازی هێمن چارەسەر نەکرێت وەزی عێراقی وەزەمان زۆر خراپ بێ باشترین شتێکە خۆپیشاندەران بیکەن لە ئێستادا ئیسلاحکردنی حکوومەتە و هەڵبەشاندنەوەی حەشدی شەعبیە ئەگەر ئەم دوو خاڵیان بۆ بچێتە سەر زۆر لەوە باشتر داوای گۆڕینی کوی سیاسەکە بکەن چونکە گۆڕینی سیستەمە سیاسەکە گۆڕینی سیستەمە سیاسەکە ئەوەی ئەوان دەیانەوێت لە هەڵوەشانەوەی دەستور لە هەڵوەشانەوەی پەرلەمان هەڵوەشانەوەی حکوومەت ئەوە ڕاگەانی حکوومەتیشی انتقالی ئەو بابەتە بە شەڕی ناوخۆ دەگا و وەزاکە زۆر خراپە بێ بەڵام ئەگەر ئێستا ئەوان داواکارەکان تهدیدکەن لە هەڵوەشانەوەی حەشی شەعبی لە فراهەمکردنی هەلی کار چارەسەرکردنی بژێوی خەڵکی پێدانی بیمەی کۆمەڵایەتی بۆ کەسانەی کە کاریان نییە ئەمە لێرە ئەتوانین بڵێن ینی احتیمالی تحقیقکردنی داواکاریەکانی خۆپیشاندەران زۆر زیاترە من پێم وایە ئەم داواکاری خۆپیشاندەران نەبوو و نیشە ئەمە داواکاری ئەو هێز و لایەن سیاسانەیە کە دەیانەوێت بیخەن سەرزاری خۆپیشاندەران بە دوو هۆکار سونەکان دەیانەوێت بۆ نمونە کۆمەڵە خەڵ هەیە لە ناو دەستورە لای بەرن بەشیشان دەیانەوێت زەمانی ئەوە بکەن کە وحدەیەکی فیدراالی بە خۆشیان بە سێ-چوار پارێزگای خۆیان دروستکەن بۆ سونەکان بە تایبەتی بڕگەی ئیساسی لە ڕێشەودەرێنانی بەعس ئیساس البەعس دەیانەوێت ئەمە لابرن خاڵێکی تر دەیانەوێت نظامە سیاسەکە تێکەڵەیەکی نظامێکی ئیسلامی دموکراتیە قاڵی کەنەوە بیبن ئەمە خەونیانە بۆیان یاخود نازانم بەڵام شیعەکان زیاتر مەبەستیان لە سیستەمە سیاسیەکە لە پەرلەمانیەوە بکەن بە کۆماری ئەوەی کە پێومتی ینی کۆماری لە شێوازی جمهوری ئیسلامی ئێرانە نەک لە شێوازی وڵاتی وەکو فەڕەنسایە و وەکو ئەمریکا هەرچەند تەقریبن نزیکیشیان هەیە بەڵام ئەو خەونیان هەیە چونکە دەیانەوێت زیاتر ڕۆڵی مەرجەعیەت و ئەوانە بێتە پێشەوە زیاتر بێت لێرەوە ئەوان نەتوانن بۆ ئێمە زەرەری هەیە لە ڕاستیدا من پێم وایە تعدیلی دەستور هین نییە ینی دێوەزمە نییە ئاساییە تعدیل بکرێت بەڵام ئێمە لە عێراقە کە لە هەرێمی کوردستاندا خۆمان پێگەمان زۆر لاواز بووە لە بەتایبەتی و حیزبە سیاسیە کوردیەکان لەبەر شەڕدەنووک و گەندەڵی و خزمەتکردنی خۆیان و حزبیانە
ئەوانەی کوردەکان لە ڕاستیدا ئەجندایەکی سیاسی یەکگرتو و کارکردنیی پێشوەختیان نییە و لە پێگەیشی بەهێزانین کە بتوانن دیفاعکەن لە ئەو مافانەی کە لە ناو دەستوری ئێستادا هەیە بۆ احتیمالی زۆری هەیە پاشەخشە بکەین. کێشەکەمان بێهێزی خۆمانە، نەک ئەوەی کە هەموارکردنی دەستور مەترسێکی گەورە بێ وە سیستەمە سیاسێکەش ئەگەر بکۆڕە بە کۆماری وەکو پێوەتی نا فیدراڵی ئەمێنێ ئەتوانێت فیدراڵی بمێنێ ئەمریکا کۆماری و فیدراڵیشە، بەڵام لە پێکاتی عێراقدا لەبەرەوەی ئێمە هەرێمی ترمان نییە و پێکاتی ترمان کەمە بوونە سنووشیان چنێک لێت جیاوازم، بەڵام خاڵی کۆکیانەوەی کەرشیان عەرەبن وەکو نەتەوە وە زۆرینەن. ئێمە لە سەدا 20 یا 23 عێراق پێک دێنین، ئەم 23 عێراق ناتوانێت ئەتوانە ئەسڵەن بەش مشارەکەی حکوومەتت پێ نەکەن لە سیستەمی کۆماریە، چونکە ئەو کاتە سەر کۆمار لە ڕاستەخۆ لە خەڵکەوە هەڵەبژێرە چێ زۆرینەیە شیعە زۆرینەیە. ئەو کاتە پەرلەمانت و هەر چەندێکت خەڵک تیا هەبێ گریمان سای 20 لە پەرلەمانایە، ئەم لە سای 20 ناتوانێت نە لێبەرسینەوە لە حکوومەت بکە، ناتوانێت نە گۆڕانکاری گەورە بکە، مادام تۆ مەرجێکرد نەبووە بۆ ئەوەی کە دەنگ نادەم بە کابینەکەی حکوومەت ئەگەر مشارەکە نەکەم لە بەڕێوەبردندا. ئەو کاتە تۆ پۆستی وەکو وتیشم پۆستی سەرۆکی کۆمار، پۆستی سەرک وەزیران هەردووشیان ینی پۆستی فعلین ئەویان لە ڕووی ڕەمزیەوە بەهێزە ئەویشیان لە ڕووی عەمەلیەوە بەهێزە، ئەم دوانەشیان دەبن بە پۆستی سەرۆ کۆمار لە سیستەمی کۆماریدا. یەکەمین هەوڵیانەوەیە کە بتوانن سەدر و لایەنە سیاسی شیعەکان هەمویان کۆدەنجێک دروستکەن لەوەی کە مانەوەی سیستەمەکەیان گرنگترە لە هەموو شتێک. ئیش لەسەر ئەمە دەکەن تا ئەندازەیەکی ڕەوەندەی کە من ئاگام لەبێ تۆزە قەناعەتیان بە مقتەدا سەدریش کردووە و لایەنەکانی تریش متەفقن شیعەکان. بەشێک لە سوننەکانیش دەیانەوێت سیستەمەکە تێکچێ وەزاکە تێکچێ، دەیانەوێت ئەمە بەشی دووەمی دەیانەوێت جەماوەڕ ڕازیکەن بە هەندێک ئیسلاحاتی وەکو کە نایەوێت کە خەڵک داوای ئەمەی نەکردو بۆ منە هەمواری دەسوور خەڵک داوای نەکردو و تەنانەت بەلایەنەوە گرنگ نییە ئەگەر عادل عەلمەهدیش بگۆڕن بە مەرجێک یەکسەر ئەو بەدیلەی تر کە دایانێ خۆیان داینێنەوە، بەڵام ئەمان لە ئێستادا ئەزان ئەگەر عادل عەلمەهدی بگۆڕن ناتوان کەسێکی تر بێننەوە دای بنێنەوە، چونکە جەماوەڕ ڕازی نابێت. احتیمال ئەوەیە بێتە ئەوەی کە داوا بکرێت حکوم بدرێت دەستی عەسکەر سوڵتەی عەسکەری و دوجار ئەوەی کە ئەو سناریۆیانەی کە باسم کرد بێتە پێشەوە. لەبەرەوە احتیمالی ئەوەیە حتا تەنانەت وعد بە هەڵبژاردننی پێشوەختی هەڵبژاردننیش بن بە تایبەتی دوایی گۆڕینی موەسسەی انتخابات و یاسای هەڵبژاردن دەرکردنی یاسای هەڵبژاردننی تازە. بەڵام ئەمە کە یەکرێ ئەمە کاتی دەوێت. ئایا جەماوەر بەمە ڕازیە بێت هەوڵی ئەوە دەن جەماوەر بەم داواکاریانە ڕازیکەن لەگەڵ هەندێک داواکاری تری سەطحی وەکو ڕاگەیاندنی بەشێک لە هەلی کار و پێدانی بەشێک لە بیمەی بێکاری بە هەندێک لەو خێزانانەی کەم دەستن و موچیان نییە. ئەمە سیناریۆکانیانە ئەگەر بتوانن سەدرەکان ڕازیکەن بێن بیهێنە ڕێزی خۆیانەوە ئەوان ئەو کاتە تەعامل لەگەڵ خۆپیشانداندا دوو سیناریۆگرن بەر یەک هێزی ئەمنی تونتر بەکاردێنن دیسپلین زۆرترەکەن، دوو حەسریانەکەن لە هەندێک لە ساحاتە و ئیتر گوێیان نادەنێت تاکە و کاتەی وەڕزیانەکەن. وتی ئامادەیەتیایە ئەسڵن هەفتەی پێشوو لایەنەکان تەنانەت ڕێکەوتنیشیان هەبوو بۆ ئەوەی کە عادل عەلمەهدی دەست لە کار بچێشێتەوە، بەڵام دوجار بە تەدەخولی هەندێک حتا لایەنی نێودەوڵەتیش لایەن دەوڵەتیش بوو بەهۆی ئەوەی کە لەم فکرەیە پاشەخشە بکەن.